کابرا سیاری پێیە ڕەنجی پێی لێ خوڕێ بێمی پێیە جوانی پسیاری خۆشی پێیە پارەشی هەیە لە بانقا خانۆکەشن خۆیەتی بەڵام ژیانی لێ تاڵ بووە بەدەست ژنەکەیە قەستم بە عزەتی خوا باوەڕ ناکەم ڕزقێک هەبێ لەسەر ڕووی عەرزە لە خێزانی باش لە خێزانی چاکی ڕێک و پێت باشتر 199 یەک شتە پارەکە یاخود یەکەکەی تری بە تەمایە ژنێتر بێنێ هیچ شتێتر نییە ئەمە چی پیشانەدا هۆش بیر و بۆ چوون نعمەتە کوڕەکەم قورئان لەبەروی ئەوە ڕزقا نەک ئەو پاوەنانی کەوا نازانم لە چۆ بیشارمە خەڵکم ڕۆوای لاتۆ پارەکەی هەیە نازان چۆن سپی کاتە لە زۆرینەی ئومەتی ئێمە بڵێ ڕزق لە ناو هۆشی لەبەر چاوی ڕێک ڕزق یعنی پارە قال الله قال الرسول بكي عبدي بارا بطاقة به باسي الله باسي علماء باسي مشايخ باسي كتابكان تقريبا شيء يميروا بوچونا بلام ايمان دار وانيا ايمان دار زانيت قال الله قال الرسول چنه گرنگلجيا چور اونيه كنابينه قصدم بخوا والله او چوره او هم رزقي تري لا نايبينه بس باركابينه چونکە جارێکی وتمان پێغەمبەرە فەرمێ ڕوڕەشی و دڵتەنگی و ناخۆشیانی بۆ ئەو کەسێ عەبدی پارێ بیرمان لەلای ئەوەیە معاشەکەمان چەندێکە بیرمان لەلای ئەوەیە وەرکینگ تاکس کرێدیتەکەمان چەندێک زیادەکا و چەندێک کەمەکە خەڵک دەستی لەسەر دڵی بوو ئاو وەزیرەی کەوا باسی ڕێژەی پارەکە و بەیزانیە دانێ بەڵەنس دانێ بۆ خەڵک ئابزانە و بوجێ چی بوو چی نەبوو دەستی لەسەر دڵی بوو عەبدی پارەکەیە بۆیە لەبێت پارەکەیە ئەوەی تریشیان نا ڕزقەکانە بینێ سەیرەکە یا ڕەبی خوایە بە ناوە جوانەکانی خۆت مناڵەکانمان مەحفوظکەی سوێنە خۆم لەو ڕۆژەوە خوای گەورە ئەو هەموو ڕزقی بەخشیوە بەسەر مناهینی علم کەوا بتوانم مامۆستایەتی بکەم دوو قسەی خێر بگەێنم ڕۆژێک ئافرەتە تەلەفۆنی بۆم نەکرد بڵێ وستم بە ڕۆژی بم پیاوەکەم ڕێی لێگرتم یا ڕەبی خوایە پارە بکەیتە دەستمانەوە نەیکەیتە دڵمانەوە نەیکەیتە گەورنتری خەممان والله زانيني قال الله قال الرسول علما والله تيجيشتن لإسلام علما والله قولا تسيرك سبحان يعني عزيز وخوش شويز داوا كارم لخواي پروردگار خواي خاون بزي ورحمة بنا وجوانكاني خوي بصفة برزكاني خوي بمان كابو كساني كوا حق ألين وبمان كابو كساني كجوان لحق بيه جيب جيك ندوايا كون يا ربي خوايا بمان كي بأهلي حق ولا قل أهلي حق حشر من كي يا حق عزيز وخوشويست جاري كتر توي عزيز وخوشويست توي إيمان دار توي خاون علم توي بريز قرآن خواني تولى مالوا أم قرآني كبدست ويا ياخد جوي لي أجري جار جارا زور جار لقرآن أبيني خواي دا صلاة دار لكوتاي آية كان دا صلاة دار وشيك زور بكارينيت لكوتاي آية كان أفرميت رزاق أفرميت يرزقكم أفرميت رزقكم فبردوام أمو شي رزقا آية أزانيت أو سبحانه وتعالى يا لقرآن سطو بستو سي يك دو سي سطو بستو سي جار باسي رزقي كردوا أو دا صلاة دارا بقصة كردني خوي سطو بستو سي جار بيد بلي باسي رزق بكا أبيت توي إيمان دار چون لي تيجيشت بيتي أبيت شون لرزق تيجيشت بيتي شون شارزابو بيتي لزوريني أمتي إيما بلي رزق لناو هوشي لبرچاوي ريك رزق يعني بارا ببيتشواني قرآن واناله لسطو بستو سي جار دا صلاة دار باسي باراكا چونك إيما پیغمبر عليه الصلاة والسلام لو شكاني باشتي ناقين نازاني ما بستي چيا رسول الله صلى الله عليه وسلم فرمي زانا نفسيتا كان ما شو خوينيتو افرمي تعيسى واتدل تنجير ورشي ناخوشي ازيتي يتربيه طاقه خموشته تعيسى عبد الدينار تعيسى عبد الدرهم
تعس عبد الخميصة دڵتەنگی بۆچی زێڕپەرست زیوپەرست جلپەرست عەبدیەتی بەڵێ عەبدی ئەوەیە چۆنە بێتە عەبدی هۆشی مێشکی بیرروبۆچوونی لەلای ئەو شتەیە بۆیە بۆتە عەبدی ئەی ئیماندار نەخێر هۆشی مێشکی بجوموجۆڵی لەگەڵ قال الله و قال الرسول خوا دەسەڵاتدارە فەرمێ وإذا ذكر الله وحده اشمأزت قلوب الذين لا يؤمنون بالآخرة وإذا ذكر الذين من إذا باسي قال الله قال الرسول بكي عبدي باربي طاقة به باسي الله باسي علماء باسي مشايخ باسي كتابكان بچی ئەم بیر و بۆچوونە بەڵام ئیماندار وانە ئیماندار زانێت قال الله قال الرسول چەندێک گرنگە لە ژیانیا بۆیە تۆ دەی خوای گەورە فەرمێ باسی ئەو کەسانەکە کە لە پێناوی خوای دەسەڵاتدارە جەنگن و شەهید دەبن ئەچێ بۆ جیهاد شەهید دەبێ خوای گەورە فەرمێ ئەمانە ئەو شەهیدانە لە لای خوا ڕزقیان هەیە یعنی چی؟ یعنی چی لەلای خوای گەورە ڕزقیان هەیە؟ یعنی معاشیان بۆ بڕاوەتەوە وایانە ئێوە بیرەکاتەوە چونکە ڕزق یعنی پارە معاشیان بۆ بڕاوەتەوە تەقاوەتیان بۆ بڕاوەتەوە چونکە مێشکی وای خوێنێتەوە نازانێت ڕزق لەلای ئەهلی ئیمان معنای ئەوە نییە بەس پارە بێ ڕزق دوو جۆرە پارەیە بەڵام کۆمەڵەشتی گەورەترش هەیە چۆر ئەوە نییە کە نابینێ قەستەم بەخوا واللهی ئەوە چۆرە ئەو هەموو ڕزقەی تری لەلایە نایبینێ بەس پارە کابینێ چونکە جارێکی وتمان پێغەمبەرە فەرمێ ڕوڕەشی و دڵتەنگی و ناخۆشیانی بۆ ئەو کەسێ عەبدی پارەیە چونکە بەس ئەوا بینێ شتەکانی تر نابینێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لە حەدیثێکی صەحیحدا ئەفزانە چۆن جوابمانەداتەوە لە قسەیەکی جوانە ئەفەرمێ ڕوحم بە قوربانی بێ ئەفەرمێ ئەم ژیانە خۆشیە شتی چاکی تایە شتی جوانی تایە لە شوێنێکە ئەفەرمێ سەوزیە خۆشە ئەفەرمێ زۆر شتی خۆشی تایە و بەلەزەتی تایە یەکێ لەو شتە خۆشانە چییە؟ خێزانێکی باش المرأة الصالحة سبحان الله سێ ئەو فەرموودەیەکە کابرا سیاری پێیە ڕەنجی پێی لێ خوڕێ بیێمی پێیە جوانی پێ سیاری خۆشی پێیە پارەشی هەیە لە بانقا خانۆکەشی خۆیەتی بەڵام ژیانی لێ تاڵ بووە بەدەست ژنەکەیەوە ئەوە ڕزقە هاوە قورمەسەریە ئەبا پارەکەی هەبێ بەڵام چونکە لەلای ئەو ڕزق ئەوەیە خوای گەورە بۆ عەزابیەکە ئەی ئیماندار نا ئەچێتە ماڵەوە ئەو ژنە بە ڕووخۆشی شتەکان لەلای بچووکە کاتەوە کێشەکان لە دەرەوە گەورن دێتەوە لای خێزانی کورە پیاوەکە گوێی مێرێ خوا گەورەیە سبحان الله کێشەکانی لەلا بچووکە کاتەوە ئەوە نعمەتە واللهی نانی شەود نەبێ بەس خێزانت باش بێ قەستم بە عزەتی خوا باوەڕ ناکەم ڕزقێک هەبێ لەسەر ڕووی عەرزە لە خێزانی باش لە خێزانی چاکی ڕێک و پێک باشتر هەبێ ئەوە ڕزق نییە تۆ چوار شتت تایە هەمووتان لێرە چوار شتت تایە یەکەم موسڵمانی بۆ ئەڵی لا إله إلا الله محمد رسول الله دووەم ئیمانداری باوەڕت بەو شتانەیە کە نایبینی نە جبریلت بینیوە نە نوحت بینیوە نە عەزابی قەبرت بینیوە نە سیڕات المستەقیم هیچت نەبینیوە لەمانە باوەڕشت بە هەمووی هەیە و نعمەتەکە لەلای تۆ گەورەتر بوو ڕزقەکە گەورەتر بوو بیر و باوەڕی تۆ لەگەڵ بیر و باوەڕی ئەو سەحابانەیە سەحابەکان وتویانە گوێیان لێ بووە خوای گەورە سوبحانە وتەعالە دەستی هەیە تەواو باوەڕیان پێهێناوە نەیانوت تۆ دەسەکە چۆنە تۆی ئەزیز جوای چوارەمینیان ئەمڕۆ نعمەتەکە گەورەترە پیاوی کەزنی پیاوی خۆتی نەسەر بە گروپ و نە جەماعەت و نە لایەن و نە حەزب و نە هیچ کورەوە ڕزقە نایبینین سبحان الله بیرمان لەلای ئەوەیە معاشەکەمان چەندێکە بیرمان لەلای ئەوەیە working tax کردەکەمان چەندێک زیادەکە و چەندێک کەمەکە خەڵک دەستی لەسەر دڵی بوو ئاو وەزیرەی کەوا باسی ڕێژەی پارەکە و بەیزانیە دانێ بەڵەنس دانێ بۆ خەڵک ئابزانە و بوجێ چی بوو چی نەبوو دەستی لەسەر دڵی بوو عەبدی پارەکەیە بۆیە لەگەڵ پارەکەیە ئەوەی تریشیان نا
ڕزقەکانە بینێ سەیرەکە یا ڕەبی خوایە بەناوە جوانەکانی خۆت مناڵەکانمان مەحفوظکەی برایە تۆزە لەمەوە پێش ئۆفیسەکە کوڕەکەی هێنابوو وەڵڵاهی بەس مابوو پاڕێتەوە ئەپە پاڕانەوە بە چۆن کوڕەکەی بگەێنێتە جامیعەی ئیسلامی لە مەدینە کوڕەکەی ببێتە ئیمام کورەوە نعمەتە کوڕەکەم داوای ئیسلام بکە بێ ببێ بە مامۆستایەکی ئیسلامی کورەوە نعمەتە کوڕەکەم قورئان لەبەر بێ ئەوە ڕزقە نەک ئەو پاوەنانی کەوا نازانم لە کوێ بیشارمە خەڵکم ڕۆوای لاتۆ پارەکەی هەیە نازان چۆن سپی کاتەوە لەوە بۆتە کێشە بۆی عەزابە کێشێ بە پارەکەی خۆی نازانێت لە کوێ داینێ ناتوانێت بڕوا بۆ سەفەریا ترسێ لە کوێ بیشارێتەوە ئەوە عەزابە درێ بەو پارەیە بۆیە ڕزق ئەوە نییە کورە ڕزق ئەوەیە جۆت لە قال الله و قال الرسول بێت بە تێگەیشتنێکی تەواو واللهی ڕزق لەوەیە قەستەم بە عەزەتی خوا بڕۆیتە ماڵەوە دەرگاکەت بکەیتەوە سێر بکەی ئەو جلی نوێژەی خێزانت لەسەر شوێنێ دانراواتە نوێژی کردووە تۆ لە ماڵ نەبوویتەوە نوێژی کردووە واللهی ئەوە ڕزقە بیتە ماڵەوە سێرکەی تەلەڤیزۆنەکەت وە لەسەر قورئانە یان لەسەر وتارێکە ئەوە ڕزقە چونکە خەڵک سەیری چی بکە ئەو شتە دووبارە بێتەوە ئاوا تەلەفۆنی کوڕەکەت بکەیتەوە بچیتە سەر یوتیوب سەیکەی جۆ لە عولەما ئەگرێ و جۆ لە مامۆستایان و جۆ لە وتارەگرێ ئەوانە نعمەتن ئەوانە ڕزقن کورە مێشک صافی سراحەتی خوای گەورە ئەفەرمێ چی لە قورئانە باسی ئیماندارانەکە ئەفەرمێ وأصلح لهم بالهم هۆشیان مێشتیان مرتاح سراحەت لە بەهەشتا ئەوە نعمەتە ئەوە ڕزقە جا باسی ئەوە مەکە تۆ خۆتە بینی باسی ئەوە مەکە لەشت ساغە باسی ئەوە مەکە تۆ 40 دانە ساڵە 30 دانە ساڵە بەدباستە قاچی خۆتە ڕووی بڕێەوە کێشت نییە تۆ ڕزقەکانە ئەوەنە زۆرن ئەوەنە زۆرن بە سەرمانەوە ناتوانین ئێمە بزانین چی و چینین بەڵام کێشەکەمان لەکوێیە سبحان الله چۆر بین لەو هەموو نعمەتە زۆرە لەو هەموو ڕزقە فرەوانە ئەوە هەمووی نەبینین بەس ئەوە ببینین کەوا پارە بۆ ئەمڕۆ کێشەکانمان سێرکە کێشەکان دێتە پێشەوە وەڵا پارەی بەنەفێتەکە نایەتە سەر ئەکاونتی تۆ پارەی ناردەوە هەمووی بزانە قسەکان لە دەوروبەری پارەیە واللهی وباللهی وتاللهی سوێنە خۆم لەو ڕۆژەوە خوای گەورە ئەو هەموو ڕزقەی بەخشیوە بەسەر مناهینی علم کەوا بتوانم مامۆستایەتی بکەم دوو قسەی خێر بگەێنم ڕۆژێک ئافرەتێ تەلەفۆنی بۆم نەکرد بڵێ وستم بە ڕۆژی بم پیاوەکەم ڕێی لەگرتم هەڵەسم بۆ نوێژی بەیانی پیاوەکەم نوێژی بەیانی ناکە نەهات ڕۆژێکە تەلەفۆنێکمان بۆ بکە بڵێ وەڵای پیاوەکەم بەیانیان ناچێ بۆ مزگەوت یان ئیشا ناچێ بۆ مزگەوت یا پیاوەکەم لە ماڵەوە قورئان ناخوێنێ نازانم بۆچی پیاوەکەم هیچ حەدیثێکی ڕەسوڵ اللهمان فێر ناکە قەت شتی وا نهاتۆتە پێشەوە لە 199 یەک شتە پارەکە یاخود یەکەکەی تری بە تەمایە ژنێتر بێنێ هیچ شتێتر نییە ئەمە چی پیشانەدا هۆش بیرروبۆچوون باوەڕ هەمووی لەلای ئەوەیە و هەمان شت پیاوەکان هەمان شت پیاوان ڕۆژێ نهات بڵێ ژنەکەم پێم وتووە ژنەکەم حەزەکەم نیقاب بکەی ژنەکەم بڵێ نایکەم یان حەزەکەم زۆر جوێەکانت پوختە بێ زۆر حەزەکەم جواندا خۆت داپۆشی نایکە ئەوە نەخێر ئەو کێشانەوان نییە کێشەکان لەوەیە پارانێرێتەوە بۆ ماڵ باوکی کێشەکە لەوەیە لالوتە لێم سبحان الله ئەمە چی پێپشانەدا کە بۆچوونمان بۆ 123 جار واتە 123 ئایەت دەسەڵاتدار باسی ڕزقەکە ئێمە بەس پارێ لە ئێمە یا ڕەبی خوایە پارە بکەیتە دەستمانەوە نەیکەیتە دڵمانەوە نەیکەیتە گەورەتری خەممان والله زانيني قال الله قال الرسول علما والله تيجيشتن لإسلام علما والله قورة تسيرك سبحان الله ده عائشة أفرمين بم اشتدل خوشيا إن شاء الله تعالى ضل يكتري خوشكن وتي ملا رسول الله وسيرم كجوي خوش بو ضلي خوش بو وتي بفرصة مزاني إنساني عقل وايا درفت تي تخوايا رسول الله دعايكم بوبك يا الله سبحان الله قصة دمي رسول الله ودرجه يا ربي خوايا شي تاواني أم عائشة هي للرابردوها كردويتي ولا داهاتويكا يا ربي خوايا لهم خوش بي الله أونا ظلم خوش بو أما ندلم خوش بو أونا بيكنيم لبيكنينا سرمياي بكوشنا يعني أعوان أونا سري لخوشية
وتی پێت خۆش بوو بۆ ئەو دوعایە؟ وتیارە وەڵڵا یا ڕەسوڵ الله چۆن دڵم خۆش نابێت و ئەو دوعایە ێزانێ دوعاکانی هەمووی قبوڵە. فەرمووی قەستەم بە عزەتی لا ئیلاهە ئیلا الله وە دوعای منە بۆ هەموو ئومەتەکەم هەموو ڕۆژێ. باشە دەکەتی ئومەتەکەشی 123 جار دەسەڵات دارێکە و قورئانە دابگرێ پێش هۆش و مێشکمان لەلای ئەوە بێتکەوە بەس پارەی ڕزق. ئەو هەموو شتە جوانە لە دەور و بەرمانە کورە بە قورئانە ئەو دەم چاوە ڕێزانە بینم کورە برام ئەو برایانەمان یا ڕەبی خوایە کەسمان نەخۆش نەکەوێت. کورەکە مەحنەتێک بەسەر منە هات مەحنەتێک بەسەر برایەکی ترا هات لە ماوەیە مەحنەت ئەو هەموو برای هەواڵتە پرسێ هەموو برای تەلەفۆنەکە هەموو برای دوعا کورە وەزانی چ ڕزقێکە کورە کاکە بڕۆ خەڵک ببینە لە خەستەخانەم قەومانی تر قەستەم بەخوای گەورە کەس نییە پێ بڵێ تۆ چیت ناوچیە کورەوە نعمەتە خوشکەیە لە ژیانیان نەمبینیوە کە ئەو دەرفەت و مەحنەتە هات بەسەر منە خواردنی بۆ ناردبووم خوایە لە خواردنی بەهەشت بخوا هەر نازان چێش بوو ئێوە چییە ئەوە نعمەتە کورەوە نعمەتە وەڵڵا. بەڵام نعمەتەکان لە لای ئێمە زۆر بچووک بووەتەوە بەس بووەتە پارە یا ڕەبی خوایە پارە قەت نەکەیتە دڵمانەوە بیکەیتە دەستمانەوە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفروه إنه كان غفورا رحيما. کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا. BK4